هەر لەو کۆبوونەوەیە هەموو حیزب و سیاسیەکانی کوردستان کۆک بووین لەسەر ئەوەی هەوڵ بدەین هەموو کورد بەشداری خۆتۆمارکردن بکە بۆ بایۆمەتری لە پارێزگای کەرکووک. دووەم، هەمومان بەیەکەوە پشتیوانی یەکتر بین، کورد لە کاتی هەڵبژاردنەکان بچن بۆ دەنگدان بۆەوەی هەوڵ بدەین دەنجی کورد لایەنی کەم احتفاظی پێوە بکرێ و نەیاتە خوارەوە. سێم، هەموو کارێکی یاسایی بکەین بۆ بەرپەرزدانەوەی سیاسەتی بە عەرەبکردن و غەدرکردن لە میلەتەکەمان لە شاری کەرکووک لێ بەدەنگ بین و نەهێڵین. چوارەم، هەموو پەرلەمانتارە کوردەکان لە بەغا ئاگادار بکەینەوە ناڕەزایی و ناعەدالەتی لە شاری کەرکووک بەرامبەر بە کورد و بە پێکاتەکانی کەرکووک قبوڵ نەکرێ، چونکە ئەوەی کە ئێستا بەڕێوە دەچێ غەدرێکی گەورە لە میلەتەکەمانەکرێ. پێنجەم، داواکارین کورد لە هەر شوێنێکە، کوردی کەرکووک لە هەر شوێنێکە بێنەوە بایۆمەتری بکەن، بێن کارتەکانی دەنگدانی خۆیان وەربگرن و داوا لە هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستانەکەین کار ئاسانیان بۆکەن، ڕێگریان لێ نەکەن، چونکە لە داهاتووە ئەوە ئەبێتە دەنجی حەقیقی کورد و ئەو کاتە ئەگەر ئێمە نەتوانین ئەم کارە بکەین کورسەکانی کورد دێتە خوارەوە. بۆیە جارێکی کە داواکارین لە هەموو حیزب و لایەنە سیاسیەکان لە هەموو جەماوەری میلەتەکەمان بەدەنگ ئەم بانگەوازەمانەوە بێن و ئێمە هەمومان لە کەرکووک یەکدەنجین و هەوڵ ئەدەین هەموو لایەکمان دیفاع لە میلەتەکەمان بکەین.